بەباشی بیرم دێت خەڵکی بۆسنە و هێرزەگۆڤینیا لە ژێر ئاگری جەنگێکی بێبەزەیدا دەسووتان. من ئەو کات تەمەنم 17 ساڵ بوو، بەڵام قیژە و هاواری هەزاران ژنی هەڵاتوی دۆزەخی ئەنفال فێریان کردبووم کە لە کۆتاییدا جەنگ چی لە دوای خۆی جێدەهێڵێ. دوای ساڵانێکی زۆر دەڕۆم لەو وڵاتە سەی گیرفانە بە جێماوەکانی جەنگ بکەم. لە نێو جەرگەی سەرایڤۆی پایتەخت بۆ ICMP دەگەڕێن. ئەو ڕێکخراوە جیهانیەی لە ڕێگای پشکنینی DNA-ەوە ڕەنجێکی درێژی فەرهادی دەدا بۆ دۆزینەوە و بە قسەهێنانەوەی ئێسک و پرووسکەکان. ڕێکخراوی نێودەوڵەتی کەسەونوەکان بنکەی سەرەکی لە سەرایڤۆیە. ئێمە لە ساڵی 1996ەوە دەست بەکار بووین. لەلایەن سەرۆکی ئەو کاتەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بیل کلینتۆنەوە دامەزراین و هاوکاریکردنی وڵاتانی بەڵقان، سربیا و بۆسنە و کڕواتیا. لەبەرەوەی ئەو ڕێکەوتنەی کە بۆ ئاشتی نێوان لایەنەکان واژۆکرا بەشێکی سەرەکی تایبەت بوو بە دۆزینەوەی کەسەونبووەکان. لە سەرەتادا ئێمە زۆر سنووردار بووین و کارمەندی کەممان هەبوو. کارمان ئەوە بوو هاوکاری حکوومەتی بۆسنە بکەین بۆ جوڵاندن و ڕێنیشاندان بۆ دۆزینەوەی کەسەونبووەکانیان. ئێمە ڕێکخراوێکی بچووکی سیاسی بووین کە لەلایەن کەسانی بەرزەوە بەڕێوە دەبرا و بەردەوام لە گەشتدا بووین لە نێوان زەغرەب و سەرایڤۆ و بەنیالۆکا و بەلەگراد بۆ ئەوەی هانی سەرکردە سیاسیەکان بدەین پەرە بە دۆسەی کەسەونبووەکان بدرێ. سەرەتا ICMP تەنیا لە وڵاتانی یوگۆسلاڤیا کاری دەکرد، بەڵام ئێستا ئەوە گۆڕا و لە جیهاندا کار دەکەین، وەیە بە پێیکات و جۆری کارکردنی ڕێکخراوەکەمان گۆڕانکاری ڕوویداوە. ICMP هاوکاری حکوومەتی بۆسنی و ڕۆژهەڵاتی بەڵخان ئەکات بۆ دۆزینەوەی کەسەونبووەکانی کاتی شەڕی ساڵانی 90ەکان. کاری من لەم ڕێکخراوەدا بەڕێوەبردنی تیمی دۆزەرەوەی ئاساواری کۆن و گۆڕهەڵکانەکانە. ئەم بەشەی من کاری ئەوەیە کە گۆڕەکان بدۆزێتەوە و هاوکاری حکوومەت بکات بۆ دۆزینەوەی گۆڕەکان و بردننی بۆ تاقیەکان و هاوکاری حکوومەت بۆ ئەو کارانە، هەروەها ناسینەوەی کەسەونبووەکان و بەراوردکردنی ئەو ئەنجامەی کە لە تاقیکردنەوەکان دێنەوە، ناساندنی DNA بە شێوەیەکی فەرمی. هاوکاری پەیمانگای دۆزینەوەی کەسەونبووەکان ئەکەین کە لایەنێکی پەیوەندیدارن و پەیوەستن بە حکوومەتەوە و کاریان دۆزینەوەی کەسەونبووەکانە. هەروەها کار لەگەڵ داواکاری گشتیەکەین و ئەو زانیارانەیان لەگەڵ ئاڵوگۆڕەکەن کە بتوانرێت بەکار بهێنرێت بۆ لێکۆڵینەوە لە تاوانەکاندا. چەند بربەستێک دێتە ڕێمان نەک تەنها لە بۆسنە، بەڵکو لە هەموو جیهان یەکێکیان دۆزینەوەی هەموو کەسەونبووەکانە. هەندێک کات زانیاری تاو لە بەردەستدانیە بۆ دۆزینەوەی گۆڕەکان، هەندێک شایەت حاڵ هەیە و هەندێکیش دۆکۆمنت، بەڵام ئەمانە نەمونەتە هۆی ئەوەی هەموو گۆڕەکان بدۆزینەوە. بۆ نمونە لە بۆسنە 30,000 کەس ون بوون و تا ئێستا 22,000 کەس دۆزراونەتەوە، بەڵام 8,000یان ماون. بەدەستێنانی زانیاری دەربارەی جێگای ئەو 8,000 قورسە و کێشەی بۆ دروستکردوین. بۆ نمونە لە یوگۆسلاڤیا هەڵوەشە ئێستا ئەبێ لێکتێگەیشتن و ڕێکەوتن لە نێوان چەند وڵاتێکی هاوسێ بکرێت کە کێشەیان هەبووە. بۆ نمونە خەڵک هەبووە لە بۆسنە ون بووە، بەڵام خەڵکی کڕواتیا بوون. خەڵک هەبووە لە سربیا ون بووە، بەڵام خەڵکی کۆسۆڤۆ بوون. لەبەر ئەوەی پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی و هەرێمایەتی نێوان ئەم وڵاتانە هەیە.
تاوەکو ئێستا زیاتر لە 17,900 راپۆرتی کۆتایی DNA-مان نووسیوە و هەروەها زیاتر لە 18,500 راپۆرتی دووبارە تێستکردنی DNA-مان نووسیوە کە ئەو ژمارەیەژەوە دەگەێنێ بۆ هەر کەسێک زیاتر لە نمونەیەک وەرگیراوە لەبەرەوەی پارچەکانی لاشەی هەمووی لە یەک جێگا نەبوون. راپۆرتی کۆتایی DNA پارێزراوە و دواقۆناغی کارەکەیە بۆیە پارێزراوە چونکە هیچ لایەنێک پێویستی بە زانینی ئەو زانیاریانە نییە و ئەو کەسەش کە سەرپەرشتی کەیسەکەی کردووە دوا کەس و تاکە کەس دەبێت کە ناوی قوربانیەکان دەگەێنێتە ICMP دوای کۆتایی هاتنی پرۆسەکە. ئێمە هاوکاری خۆمان پێشکەش بە زۆر وڵات کردووە لەوانە کارەساتی تسۆنامیەکەی یابان، لافا و باوبۆرانی کاترینا لە ئەمریکا، نەخۆشی تایفۆن لە فلیپین و هەروەها کارەساتی فڕۆکەی کینیا جگەلەوەی لە عێراق و لیبیا و قوپڕۆس و چیلی و نەرویجیش. دەبێت سەرەتا بۆ کەسوکاری قوربانیەکانی ڕوون بکەینەوە کە ئەو نمونەی خوێنی وەری دەگرین بەردەوام پەیوەندیمان پێوە نەکەن بۆ ئەوەی بزانن هیچمان دەستکەوتووە یاخودنا. بەداخەوە ئێمە ناتوانین هیچ زانیاریکیان بدەینێ لەبەرەوەی لە ڕووی یاساییەوە مافەمان نییە. تەنیا دەکرێت بڵێن پەیوەندی با CIMP-ەوە بکەن. ئەویش تەنیا لەو کاتەی راپۆرتەکان کۆتاییان هاتووە. لە سەرەتاوە ئەوەی کارەکەی ئەستەم کردبوو ئەوە بوو کە کەسوکاریان ڕازی نەدەبوون نمونەی خوێنمان بدەنێ. کە بۆمان ڕوونکردنەوە بەبەستەکە چییە هێشتا هیوای ئەوەیان ما بۆ ڕۆڵەکانیان ما بن و بگەڕێنەوە. زۆر قورس بوو کە باوەڕ بۆ ڕاستیە بکەن کە سوکارەکانیان لە ژیان نەماون. لە بەهاری ساڵی 1992 سربەکان پەلاماری خەڵکی بۆسنیاندا و شەڕ بۆ ماوەی 3 ساڵ درێژەی کێشا. شار و شارۆچکە و گوندەکان لە نێو دووکەڵی کاولکاری و کۆمەڵ کوشکردندا ون بوون. لە کۆتایی ساڵی 95 و دوای نیشتنەوەی گێژەڵوکەی جەنگ هێشتا هەزاران کەس دیار نین. بنچینەی ناساندنی کەسەکان و ناساندنی DNA بریتیە لە بەراوردکردنی پرۆفایلی DNA کەسە دۆزراوەکان با پرۆفایلی کەسوکاری قوربانیەکان. بۆ ئەنجامدانی ئەو کارەش پێویستمان با کۆکردنەوەی DNA ڕیفرەنسی کەسەونبووەکان و کەسوکاریان هەیە. لە ساڵی 2000ەوە تاوەکو ئێستا زیاتر لە 92,000 نمونەی DNA وەرگیراوە بۆ نزیکەی 29,000 کەسی ون بوو کە ئەمە دەکاتە لانیکەم یەک نمونە بۆ هەر کەسێکی ون بوو. باشترین چارە بۆ ئێماوەیە کە نمونەی کەسە نزیکەکانی قوربانیەکان وەربگرین بە پلەی یەکەم دایک و باوکیان دواتر خوشک و برایان یان منداڵەکانیان. بەڵام ئەوەی کە کارەکەمانی قورستر کردو ئەوەیە کە زۆر ئەستەمە دایک و باوکی کەسەونبووەکان بدۆزینەوە لەبەرەوەی لە ژیاندا نەماون یان وڵاتیان جێهێشتووە. ئەوە وامانە دەکات زۆر جار بۆ کوڕەزا و کچەزا و خوشکەزا و برازە یان خاڵ و مامی قوربانیەکان بگەڕین. دەڕۆین بەرەو تووزڵە ICMP تاقیگەیەکی مەزنی لەوێ بنیاد ناوە بۆ ئەو ئێسکانەی لە نێو گۆڕ بە کۆمەڵەکان دەدۆزرێنەوە. ئەمە یەکێکە لە پسپۆڕەکانی بواری شیکاری DNA کە زۆرترین کاتەکانی لەگەڵ ئێسکەکان بەسەردەبا. من دراگانە فۆسیتیج گەورە پزیشکی جینایی لە پرۆژەی ناساندنەوە کار دەکەم. ئەم دەستگایە ساڵی 1999 دروست کراوە وەک بەشێکی جینایی لە ICMP بە شێوەیەکی سەرەکی کار لەسەر جینۆسایدکراوانی مانگی حوتی ساڵی 1995 دەکەین لە سربرێنیکا. تاوەکو ئێستا ئەم دامەزراوەیە ئێسک و پروسکی زیاتر لە 6500 کەسمان ناسیوەتەوە. لە سربرێنیکا نزیکەی 8,000 ونبوو هەبوو. کەواتە تاوەکو ئێستا زیاتر لە 1,000 کەیسی ونبوو ماوە بدۆزرێنەوە. ئێستا کە قسەتان بۆ دەکەم نزیکەی 800 کەیسمان لایە و کاریان لەسەر دەکەین. هەندێکیان بە فەرمی ناسراونەتەوە و بۆ هەندێکیشیان چاوەڕێی ئەنجامی DNA دەکەین. هەندێک کەیسمان لایەکە دۆزینەوە و جێکردنەوەیان زۆر قورسە لەبەر ئەوەی پاشماوەکان لە گۆڕی بە کۆمەڵی دووەم و سێیەمەوە دەدۆزرێنەوە.
زۆر جاریش تەواوی پارچەکانی لاشەکە نادۆزینەوە. لەبەر ئەوەی 4 بۆ 5 مانگ دوای کۆمەڵکوژیەکە پاشماوەکانیان گۆزراونەتەوە و ئەمە کارەکەی زۆر قرس کردووە. یان زۆرجار پاشماوەی یەک لاشە لە نێو چەند گۆڕێکی جیاواز و دوور لە یەک ئەدۆزرێنەوە بەبێ پشکنینی DNA ناتوانین پاشماوەکان بناسینەوە. ئەوەی ئەم کارە و ئەم پرۆسەیە زۆر ئالۆز و قورستر دەکات ئەوەیە کە ئەو ئێسکانی ئێمە کاری لەسەر ئەەکەین بڕێکی زۆر کەم DNA لە سەرماوە دوای ونبوون یا مردنی کەسەکان. DNA-یەکە بە هۆکاری ئەو جێ و ئەو ژینگەی کە ئێسکەکەی لێماوەتەوە زۆر تەنک بۆتەوە و DNA-یەکەی بە ئاسانی ناناسرێتەوە. پرۆسەی دەرهێنانی DNA-یەکە مەبەست لێ ئەوەیە کە بگەینە زۆرترین DNA ماوە لەو ئێسکەدا. لە هەمان کاتدا هەوڵ ئەدەین ئەو ئێسکە لە هەموو ئەو بربەستە کیمیانە پاک بکەینەوە کە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا لەسەری دروست بووە. فاکتەرێکی دیکە کە زۆر کار لە تێستەکە دەکات ژمارەی ئەو DNA کە بە سامپڵ وەریدەگرین. بۆ هەر سامپڵێک پرۆسێکی دەستی میکانیکی دەوێت تا ئامادە دەکرێت بۆ تێست. لەگەڵ ئەوەشدا ئەتوانم بڵێم ئەو پرۆتۆکۆڵی ئێمە کاری پێ دەکەین زۆر سەرکەوتووە و توانیمانە ئەو DNA کە ئەتوانین سوودی لێوەربگرین لەوانی دیکەی جیا بکەینەوە. بە شێوەیەکی گشتی کەسانی ونبوو پەیوەندی بە کێشەی چەکداری و جەنگەوە هەیە. بەڵام ئێستا جگە لە کێشەی چەکداری و جەنگ یارمەتی پێشکەش دەکەین بۆ هۆکاری کارەسەتە سروشتیەکانی وەک زەمینە لەرزە و باوبۆران و لافا و داڕمان و تسۆنامی و بازرگانی بە مرۆڤ یا تاوانی ڕێکخراو. خەڵک بە هەر هۆکارێک ون ببێ ICMP ئەو ڕێکخراوەیە کە دەتوانێت پەنای بۆ ببات. ساڵی ڕابردوو 5 وڵات بریتانیا و سوید و هۆڵەندا و بەلجیکا و لۆکسمبۆرگ گەیشتنە ڕێکەوتن بۆ ئەوەی بە شێوەی فەرمی و هەمیشەیی ICMP دابمەزرێنن. ئێستا هەر وڵاتەیە کاری تێدا دەکەین سەر بە وڵاتین و هاوکاری ئەو حکوومەتە دەکەین. ئێستا دەتوانین هەموو ئەوانەی فێری بوون و شارەزاییمان تێدا پەیدا کردووە لە هەموو جیهاندا سوودی لێوەربگرین. لەم کۆگایەدا 800 گونیە ئێسقان هەڵگیراون کە جۆگەیەکی دوور و درێژ فرمێسک بە دوایاندا ڕۆشتووە. جیهانێکی بێباک و بێدەنگ فرمێسکەکانی ناومێت کرد. ئێستا دواهەمین خەون ئەوەیە ئێسکەکان بەر لەوەی ڕادەستی خاک بکرێنەوە ناوی خاوەنەکانیان لەسەر بنووسرێ. ئێمە تەنیا دە لە سەدی کەیسەکان بەو شێوەیە دەدۆزینەوە کە لاشەکە لە گۆڕێکدا بێت. بۆیە بۆ ناسینەوەی یەک لاشە دەبێ نزیکەی 7 تاقیکردنەوەی DNA بکەین. زۆر قورسە کاتێک دیاری بکەین و بڵین بۆ ناسینەوەی لاشەیەک ئەوەندە کاتمان پێویستە. بەڵام لە باشترین حاڵەتدا ئێمە ماوەی 3 مانگمان پێویستە ئەگەر هەموو پارچەکانی بەیەکەوە بن لە گۆڕێکدا. ئەگەر ناکاتی لەوە زیاترمان پێویستە. چونکە ئەگەر هەموو پارچەکان لە یەک جێگانە بن دەبێت چاوەڕێ بکەین تاوەکو تەواوی پارچەکانی دەدۆزینەوە کە نزیکەی 5 بۆ 6 ساڵی پێویستە. لە نێو دامەزراوەکەی ئێمەدا زۆربەی قوربانیەکان پیاون و تاوەکو ئێستا تەنها 9 لاشە هەبوون کە ڕەگەزی مێبن و گەنجترین قوربانی تەمەنی 12 ساڵ بوو. هێنانی DNA پەیوەندی بە بارودۆخی ئێسکەکەوە هەیە نەک کاتی بەسەرچوو بەسەر جینۆسایدەکەدا. پەیوەندی بەو خاکەوە هەیە کە ئێسکەکەی تێدایە. پەیوەندی بە ڕادەی شێ و زۆر هۆکار هەیە بۆ تێکچوونی ئێسکەکە. هەروەها تەمەنی تاکەکان، تەمەنی زۆر منداڵ و زۆر گەورە دەرهێنانی DNA سەختتر دەکات. لە کەیسەکانی کوردستاندا ئەگەر تاقیگەی DNA باش و پێشکەوتوو هەبێت ئەکرێت تێست بکرێن و بناسرێنەوە. کێشەیەکی دیکە بوونی بڕێکی زۆر ئێسک و پروسک و کیسە ئێسکە کە تا ئێستا نەناسراوەتەوە بەردەوام ئەبێت تێست و ڕسێرچ و هەوڵی زیاتریان لەسەر بدرێت. ئەمانە بەگشتی ئەو کێشانن کە ڕوبەڕوومان دەبنەوە. لێرە بەم شێوەیە لە عێراق و کوردستان و جیهانیش بە هەمان شێوەیە. لەو ڕێژەی کە دۆزراونەتەوە 8,000یان بەڕێگەی ئاسایی نەناسراونەتەوە. کاویش ئەوەیە یان ناسنامەیان پێبووە یان بەهۆی جلوبەرگ و خەشڵ یان بەهۆی شێوەی ددان و هاوکاری تەندروستی کە کاری کرد بێتە سەر ئێسێک. ئەو هۆکارانە کێشەی بۆستنە و ئەو وڵاتانەی کە شەڕیان تێدا بێت ئەوەیە کە بەڵگەی ناسینەوەی کەسەکان لە ناوچوون و بوونیان نەماوە. بۆ نمونە لە کارەساتی فڕۆکەدا کەسەکان بەهۆی پەنجەمۆر و ڕێکۆرد و فایلی ددانیانەوە ئەناسرێنەوە کە لە بۆستنە ئەمە زۆر ئەستەمە چونکە کاتی زۆری بەسەردا تێپەڕیوە و
وەک باسمان کرد ئەو بەڵگانەش نەماون. هەروەها لە کاتی ناسینەوەی ئێسک و پرسێک بەهۆی جلوبەرگەوە هەڵا زۆر هەیە لەبەر ئەوە زۆر پەنابینە بەر هۆکارە زانستیەکان. جیاوازی خاک و خۆڵ جۆری زەویەکە کاریگەری زۆری هەیە لەسەر دۆزینەوەی گۆڕەکان، بەڵام هۆکارێکی سەرەکی بوونی زانیارێ لە بۆسنا، ئەرزەکەی و خۆڵەکەی جیاوازە. لە بیابانەکانی عێراق لە کاتی هەڵکەندنی گۆڕەکان ئاسانتر دەبێت، بەڵام گرنگترین هۆکاری زانیاری و دۆزینەوەی شوێنی گۆڕەکانە لە کاتی ناسینەوەی تەرمەکان پەیوەندی بە خێزانەکانیانەوە دەکرێت. گەورەترین کێشە لەم کاتەدا ئەوەیە کە کەسوکاری قوربانیەکان وڵاتیان جێهێشتووە. نمونەی خوێنی کەسوکاریان کە وەرگیراوە زۆربیان ئەگەڕێتەوە بۆ 15 ساڵ پێش ئێستا. ICMP تا ئێستا زیاتر لە 1500 جێگا گەڕاوە، تەرمی دۆزیوەتەوە. هەندێکیان گۆڕی تاکەسی بوون و هەندێکیان لە ناو ڕووبار، هەندێکیان لە ناو ئەشکەوت و بەشێکیان گۆڕی بە کۆمەڵ بوونە. ئەو داتا بەیسانەی بەکاری دێنین زانیاری تەواوی تایە لەبارەی کەسوکاریان و شوێنی دیارنەمانیان و ناونیشانی پێشوو ئێستای کەسوکاری قوربانیەکان، هەروەها زانیاری تەواو لەسەر پەیوەندی بە کەسوکاریان، بۆ نمونە پلەی خزمایەتیان و جۆری خوێنەکەیان. پرۆسەی وەرگرتنی خوێن زۆر ئاسانە و تەنیا لە پەنجەکانیان خوێن وەردەگرین و کۆد بۆ خوێنەکان دادنرێت و هیچ ناوێکی لەسەر نانووسرێ بۆ ئەوەی بنێردرێ بۆ تاقیگەی DNA. کاتێک کە هەر نمونەیەکی پاشماوەی لاشەکان بۆ یەک دوکۆمنتی کە لەلایەن کێوە براوە و لەکوێ دۆزراوەتەوە کێ سەرپەرشتی تیمەکەی کردووە کات و بەرواری وەرگرتنی لەسەر دادەنین. بۆ هەر نمونەیەک کە وەری دەگرین پاک دەکرێتەوە و توێکاری بۆ دەکرێت و کۆدی لەسەر دادەنرێ و هەموو زانیاریەکانی بە ئەلکترۆنی دەکرێ و تۆماری سیستەمی داتابەیسی ICMP دەکرێت و لەوێ هەوڵ دەدرێت لێکچووی نمونەی کەسەونبووەکان و کەسوکارەکەی بدۆزرێنەوە. ئەگەر ڕێژەی لێکچووی 99.99 بوو ئەو کاتە دەتوانین راپۆرتی کۆتایی DNA بەرز بکەینەوە و بینێرین بۆ ICMP. بەڵام ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بوو ئەوە بەدوای کەسوکاری زیاتریان دەگەڕین و نمونەی خوێنیان لێوەردەگرین. خۆ ئەگەر کەسوکاری زۆرترمان دەست نەکەوت چەند تێستێکی زیاتری DNA دەکەین، چونکە هەندێک جار ڕێژەکە دەگاتە 180 و بۆ ڕێژەیە ئێمە ناتوانین راپۆرتی DNA دەربکەین. ژمارەکان هێندە زۆرن. گومان دەکەی هەر درەختێک لەسەر ئێسک و خوێنی قوربانیەک ژیابێتەوە. هەزاران فایل لە ڕەفەکاندا بە چاوەڕوانی ماونەتەوە. ساڵەکان هەروە زوو دەڕۆن، بەڵام چاوەڕوانیەکان هەر بە برینداری دەمێننەوە. من لێرە سەرۆکی تیمی دیاریکردنی DNA و هاوشێوەکانیم. کاری ئێمە ئەوەیە دوای ئەوەی پشکنینی DNA کرا بەراوردی سیفاتە بۆ ماوەیەکانی ئەو نمونانە بکەین کە وەرگیراون، بۆ ئەوەی بتوانین ئەو پەیوەندیانە دیاری بکەین کە لە نێوان DNA کەسێکی مردوو کەسانی زیندوودا هەن. ئەوەی لەم شاشەیە دەیبینن پرۆگرامێکە کە خۆمان بنیادمان ناوە. لە لای چەپەوە دەکرێت ژمارەیەکی بێسنوور لە داتا داخڵ بکەین. ئەوەی لێرە دەمانەوێت پیشانتانی بدەم ئەو پەیوەندیەیە کە دەشێ ببینرێتەوە لە نێوان یەکەی نمونەی DNA کەسێکی مردوو لەگەڵ 90,000 نمونەی DNA کەسانی زیندوو کە بۆ پشکنین وەرگیراون. لەم لای شاشەکەەوە ئەو بەشە دەبینین کە پلەی بەراوردەکە دیاری دەکات. تەنیا دەست لێدان لەم دوگمەیە و ڕاوەستان بۆ چەند چرکەیەک ئەوەمان پیشان دەدات. ئەمە نمونەی DNA کەسێکی مردووە و بەراورد کراوە بە نمونەی هەر 90,000 کەسەکە. دەبینی دەپلەی لێکچوونی تێدا دۆزراوەتەوە، بەڵام لە ڕاستیدا هەموو ئەمانە خزمی ئەو نین. هەندێک جار هیچیان بە تەواوی ناگەنا و ڕادەیەی بە کەسێکی نزیکی مردووەکە دابنرێن. لەم نمونەیەدا ئەگەری ئەوە زیاترا کەسەکە سەر بەو خێزانە بێت و ڕادەی وردیەکەشی 99.99ە. ئیتر لێرەدا راپۆرتی DNA دەنووسین کە بەڵێ ئەو کەسە سەر بەو خێزانەیە. بۆ ناسینەوەی کەسەکان نمونەی DNA و خوێنی کەسوکاریان وەردەگیرێت و بەراورد دەکرێن بە DNA ئێسکی قوربانیەکە. و ئەگەر لێکچوونەکان 99.99 لە 100 بوو ئەوە دەناسرێنەوە. گرنگ نییە بە چه هۆکارێک کوژرابن. DNA کاری خۆی دەکات و لە ئێسک وەردەگیرێت. گەورەترین کێشە لە کەسی سەربەرێنیکە دۆزینەوەی گۆڕی بە کۆمەڵی نوێیە، لەبەر ئەوەی تاوکو ئێستا زیاد لە 1000 ون بوو هەیە کە نەدۆزراونەتەوە.
چونکە 20 ساڵ بەسەر کۆمەڵکوژیەکەدا تێپەڕیوە و دۆزینەوەی گۆڕی بە کۆمەڵ سەختتر بووە. زۆر لە قوربانیەکان کە مردوون کەس نەیناشتون و کەسیش نازانێ پاشماوەکانیان چی لە هاتووە. زۆر جاریش لە کیسەی لاشەیەکدا پاشماوەی زیاتر لە کەسێکی تێدایە، بۆ ئەوەش دەبێت چەندین نمونە DNA وەربگیرێ. تێچووی وەرگرتنی یەک نمونەی DNA بڕی $15 دەوێت، بەڵام تەواوی تێستەکانی ئەو DNA دەگاتە $600. لەبەر ئەوە دەتوانین بڵین ئەمە پرۆسەیەکە خەرجی زۆری دەوێت. ئەوە جگە لە تێچوونە زۆرەکانی کە بۆ شۆفیر و گۆڕهەڵکەن و شارەزا تەرخان دەکرێت کە ئەو کارەژ ICMP بەبێ هاوکاری ئەوروپا زۆر ئەستەم بۆ ئەنجامی بدات. ئەو سیستمی DNA ئێمە کاری پێ دەکەین لە ساڵی 2001ەوە کارابووە. ئەوانەی پێش ئەم بەروارە ناسرابوونەوە بە پرۆسە و ڕێگا کۆنەکان ئەدۆزرانەوە وەک جلوبەرگ و پاشماوەی قوربانیەکان. ئەتوانین بڵین سیستمی ناسینەوە بە بەکارهێنانی DNA بووە بە ستاندارێکی جیهانی لە بواری پزیشکی دادوەریدا. بۆ ئاسانشی کارکردنی ئەمە ئەتوانم نمونەی ناسینەوەی کەسەکانت پیشان بدەم لە کوشتارگەی سربرینیکە. ئێستا لەم هێلکاریەدا گەر سەیری ڕێژەی ناسینەوە بکەین بە پێی ساڵ، ئەگەر سەیری ئەم گرافیکە بکەین ئەبینین کە ناسینەوەمان هەیە پێش ئەوەی کار بە DNA بکرێ. ئەمە لە ساڵی 1997 تا ساڵی 2001 دەردەخا. لەم 5 ساڵەدا 149 تەرم ناسراونەتەوە، بەڵام لەو کاتی کە DNA کاری پێکراوە ئەبینین کە ڕێژەی ناسینەوە بە شێوەیەکی بەرچاو بەرز ئەبێتەوە. گەر سەیری ساڵانی 2002 بۆ 2014 بکەین ئەبینین کە 6376 کەیس ناسراونەتەوە. ئەمە نمونەیەکی سربرینی کایە و زۆر باشە بۆ ئەوەی بزانین کە بە بێ DNA نەمان ئەتوانی ئەم ڕێژە زۆرەی کەسا ونبووەکان بناسرێنەوە. ئەو وڵاتانە ICMPیان دروست کردو، ڕێکەوتنەکەشیان کراوەیە بۆ هەر وڵاتێکی دیکە بێتە ناویەوە. چونکە ئێمە وەک UN نین کە ئەو وڵاتانەی ئەندام بن تێیدا پێویست بێ لەسەریان هاوکاری دارایی بکەن. ئێمە لە جیاتی وڵاتان کار ناکەین. ئێمە تەنیا هاوکار و ڕێنیشاندەرین، پەیمانگا و ڕێکخراویان بۆ دروست دەکەین و هاوکاریان دەبین و چۆنیەتی ئەنجامدانی کارەکەیان بۆ ڕوون دەکەینەوە. بۆ نمونە ئێستا لە بۆسنا هاوکاریان بووین کاتێک پەیمانگای کەسەونبووەکانیان دروست کردووە و کاری گۆڕی بە کۆمەڵ و دۆزینەوەیان دەکەن. لەگەڵ سربیا هاوکاری باشمانەیە و چەندەها گۆڕی بە کۆمەڵ لەوێ دۆزراونەتەوە، بەڵام ئەو گۆڕانە پەیوەندی بە بۆسنەوە نیە و پەیوەندی بە شەڕی کۆسۆڤۆ هەیە. لە ساڵانی 1999 ڕووی داوە. ئێمە پێشتر هاوکاری عێراقمان کردووە و ئۆفیسمان لە بەغدا و هەولێر هەبوو. ئەوەندەی من ئاگادار بم بەم نزیکانە لە کوردستان و عێراقیش با هاوکاری حکوومەتی عێراق دەست بەکار دەبینەوە و هەر کات ئەوان داوامان لێ بکەن ئێمە ئامادەین.